يعني onda dereceki yani وان كما بلان زور كم تنجر لە بڕیاریەوە دیاکە کورسەکان زیاد بڵام لە دوای ڕێگان نێژامەکانی زار وڵای دەکەوتکە لە جیاتەوەی کە زیاد بڵێکە برامێت بەش حەقێک دەبێت تەلەبا باجی هەڵۆ تاوانە بداکە باجی و هەڵێ بداکە سیستەمی پەروەردەی باشمانیە لە کوردستاندا کە نەتوان کۆمەڵە یاسا لابەرەکە دوای پرسیارێکی وە ناسندا بدێکە دەرەجە بە شێوەیەک ستاندارد ژیانی بێنەوە بەو شێوە هەروێ دەرەبەیە کە نەوەڵەکەیتم هەیە لە پزیشکی شوێنیان بەڵام ئەوڕۆ من پشتگیری و تەلەبانە هاتووە لەگەڵیان دەبین و پشتگیریان دەکەین وەکو ئێمە موسڵمانیشین لە ڕواگەی ئیسلامی شۆ پێغەمبەرمان دەفەرمێەوەی خۆمان پێمان خۆشە دەبێت بۆ براکانیشمان پێمان خۆشە بۆیە پشتگیریان دەکەین و لەگەڵیان دەبین تاوەکو مافەکانی ئەوانیش وەردەژێ یعنی بەچنی ناکرێت بەس حەقێ کەسێک کە نەوەڵتنەوەی ڕێکی هەبێت لە کۆلێژی پزیشکی گشتی وە نەژرا بۆ ئێمە داوامان لە وەزارەتی خوێندنی باڵا هەیە بەرز عەبدولسەلام دڵەمەری کە پێداچوونی بۆ بکەم بە هەموو کۆنمرەکاندا کە وابێ کەسەکان لە بەش خوازی خۆیان وەرگرێن و بۆ سپاسیان دەکەین کە بەدەنگ داواکانمان بەردەوام دەبیتەوە مافەکانیان وەردەگرن. ما هو صار وين؟ ديناسي مدير هو. ما في